سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد سعید ئەرمانم وە لە بەرنامەیەکی لایفی تر لەگەڵتانم. بەرنامەی ئەمڕۆمان تەخسیس داوە بە گالتەجاری هەڵبژاردن لە کوردستان هی سەرۆک کۆماری و هەروەها شۆڕەکانی شار و دێ. لەم بەرنامەیە وتوێژمان هەیە لەگەڵ هاورێیان مەلەکەی عیزەتی، سعیدی یەگانە و هەروەها هاورێ هومایونی گودازگەر کە هەرسێ ئەندامی کومیتەی کوردستانی حزبی حکمەتی سن. سەرەتا بەخێرهاتنەکەم لە هەرسێ هاورێیان. بەخێر بێن بۆ بەرنامەکەمان هاورێیان. هاورێ سعید یەگانە سەرەتا لە تۆ دەست پێ یەکەم. ئەساسەن بۆچی ئێوە هەڵبژاردنی سەرۆک کۆماری یاخۆت شۆڕەکانی شار و دێ بە گالتەجاری ئەزانن؟ دەلیلی چییە و بۆچی ئەبێ خەڵک لەم گالتەجاریە بەشداری نەکەن؟ فەرموون. ئەفو بەخشن پێشتر سڵامەیە بۆ بەشداری ئەم بەرنامە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن هاورێ هومایونی گودازگەر هاورێ سعید یەگانە دەنگی نەماتکایە ئێوە دەست پێ بکەن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە. داوای لێبوردنەکەم بەز و سڵام هەیە بۆ بینەرانی. پێم وابێ هاورێ سعید هاتەوە. خێناکە ئێوە دەست پێ بکەن ئەگە ئەو جار نۆبەی ئەوە گەین. زۆر باشە. هەموو کەس لەم 42 ساڵە ئەزانێت کە جمهوری ئیسلامی ئەوەی کە بە ناوی انتخابات دایناوە گالتەجارێکی بێمەعنا زیاتر نەبووە بە هەزاران دەلیل تەنیا ئەوە نییە کە هەر لە ڕۆژی ئەوڵەوە ئەم ڕژیمە هیچ شەرعیەتێکی لە حاکمیەتی ئێرانە نەبوو بە تەوەجوه بەوە کە تەواوی داخواستەکانی خەڵکی ئێران و انقلابی ساڵی 57 سەرکوت کرد و دانەدانە دەستاوەردەکانی وەرگرتەوە و دوای ئەوە قەتڵەعامێکی بە درێژایی 42 ساڵ بە تایبەت لە دەیەی ئەوڵی حاکمیەتی نگریسیا دەست پێ کرد و بەرامبەرکیە خۆت بە ئەو پێی نیشاندا کە ئەم ڕژیمە ئەساسەن سەڵاحیەتی دەسەڵات پێیاکردن بەسەر خەڵک و حکوومەتکردن بەسەر خەڵکیانیە و ئەمە دەلیلی ئەسڵی بووکە وەکو لەکەیەکی بە ئیسلاح ڕەش لە داوێن جامعەی ئێرانەوە هەمیشە لەلایەن خەڵکەوە نەخوازیار بووەوە خەڵگەرێکیان نەبووە. ئەمە دلیلی ئەسڵی بوو کە جمهوری ئیسلامی حکوومەتی مەشروعی انقلابی 57 کە بۆ ئازادی بۆ ڕەفاه بۆ ئاسایش بۆ دنیایەکی باشتر لە ئاخری قەڕنی بیستمە کۆمەڵانی خەڵکی ئێران بۆی هاتنەمەیان ئەو ڕژیمە نەبوو. بەڵام تەنانەت دلیلتر ئەوەیە کە بە تەنانەت بە لە چوارچێوە فورمی انتخاباتی دنیای ئیمڕۆ دنیای حتا دەوڵەتگەری سەرمایەداری و دنیای مدرن و نیمە مدرنیشە ئەوەی کە نێوی انتخاباتی دێناوە جمهوری ئیسلامی حتا لەو چوارچێوەیە قابل تعریف و قابلی هەڵسەنانەی نییە. ئێوە خۆتان ئەزانن کە ئەوە کە باسی حتا فەرمایشات و چوارچێوەی بە ئیسلاح کاری انتخابات بێت لە جمهوری ئیسلامیە هیچ بەڕێوە نەچووە. لەسەرەوەی سەرەوە نەفرێ بە ناوی ڕەهبەر دامەزراوە و هەموو شتێکی بەدەستەوە خۆی ئەیباتە ڕێوە لە واقعا ئەو هەموو شتێ انتسابەکە ئەو هەموو شتێدا ئەنێ ئەو ئەی بڕێتەوە. هەر لە ڕۆژی ئەوەوە لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیان نووسراکە ئەمە شەرعی ئیسلام بەرپایە شەرعی ئیسلام ئەم مەملەکەتە ئیدارە کردیە کەوایە هەر ئەمە خۆی یانێ نەقسی هەموو انتخابێک و هەموو حەقێکی انتخاب بۆ کۆمەڵانی خەڵک ناو جامعەی ئێرانە. بۆیە ناومان ئێمە ناوە گالتەجار. بۆیە وتومانە ئێوە کە لەلایەترەوە خۆتان بە حکمی مەسهەب و دین و خرافات بەسەر جامعادا سەپانوە و 42 ساڵە هەر بەو ئەهرومە و بە ئەو سەلاحە و بە ئەو چەکە خەریکن جامعە بە ئیسلاح بەراورد دەکەن خەریکن سەرکوتی ئەەکەن فەقری پێ تەحمیل ئەەکەن ژنان ئەکێشنە ماڵەوە و کوشتاری ئەەکەن ئەو گشتە بەدبەختیە بەسەر جامعە و بەسەر مناڵ و پیر و جوان و جامعە دەرتێنن ئیتر مەسەلەیە ئەوە کە بە خەڵک بڵێ ئێوە ئینتخابێکیشتان هەیە بەڕاستی گالتەجارە. هەر وەک من باسم کرد مەسەلەیەتر ئەوەیە کە حتا لە چوارچێوەی قوانینی دادەشدەی بینونەدەریا کە لە بەعزە وڵاتێکە هەیە ئەم انتخاباتە و انتخاباتە نیە چۆن ئەو کەسێکە خۆی کاندیدەکە ئەو کەسێک تەنانەت ڕێ ئەدا ئەو کەسێکە ئیمکاناتی بۆ تەبلیغات هەیە هەمووی ئەمانە فێڵ و درۆیە و مەسەلەکەی هەڵەگەڕێتەوە بۆ جەناحەکانی جمهوری ئیسلامی
خۆتان نەزانن جەماعەتێک تەتەڵاکەن هەرکەیان وا گەرەک بێت و بە ئەو قانونیانی خۆیانەوە نزیک بێت و بە حاکمیەتەوە نزیک بێت بەوانە ئەڵێن وەرە فەرموودەرەوە و زیاتر حاصڵی کێشمەکێشی جەناح و دارودەسەی خۆیانە لەسەرەوە تا اینکە حاصڵی ڕقابەتی ئەحزابێکە و جیدی هەبێت سیاستهای مختلفێکە وجودی هەبێت دانانی بەرنامە و بەئیسڵا پلان بۆ داهاتووی جامعە هەبێت هیچ کام لەوانە کە لە ئەم انتخاباتە نەی دەوڵەتانی ترا وجودی هەیە لە جمهوری ئیسلامیە ئەسڵ معنای نییە و هیچ کام لەمانە لە ئارادا نییە وەکو ئاخرین قسە ئەگەر توجهتان کردبێ حد بە ئەم منازرانەی کە ئەمانەی بە ئیسلاح کاندیدن ئەیکەن لە جیاتی پلانداڕشتن فقط بە دروست خەریکی ئەوەن پیلان و دزی و فزی و نازانم کاری خراپ و کاری بە ئیسلاح دەوڵەمەندکردنی فامیل و دزی سەروەتی جامعە و خەریکن ئەمانە ئیفشاکەن تۆ چوار دانە بەرنامەت نەدی لە ئەمانەکە مەسەڵەن بڵێن ئێمە خەریکین ئەوواکەین بەمەیشەوە کە گاڵتەجارڕە بەمەیشەوە کە بە ئەم شێوە نادروست و بە ئیسلاح غێر شەرعیە هاتوون سەرکار وەسیەتیان وای لێ هاتووە کە ئەوە لە جیایەوە کە بەرنامە بۆ داهات و دابڕێژن زیاتر خەڵکی ئەفشایی سپاسان دەکەم هاوڕێ هومایون. هاوڕێ سعید یەگانە بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە دەنگی منت هەیە؟ زۆر هاوڕێ سعید ئەفو من بۆ یەک لەحسەکان پترەکەم سکوتێکە نازانم بۆشە ئێستا لە خەمەتان دووبارە فەرمون. هەر وەکو پرسیارەکەم هەر بەجێی خۆی باقیە ئەگەر مەجال هەیە سەبارەت بە ئەوەی کە ئەم گاڵتەجارە ئەساسەن بۆ ئێوە بەڕسمی ناناسن و لە عەلەیهی هەن و مدام خەریکی تەبلیغیەکەن لەسەر سایتی کومیتەی کوردستان لەسەر میدیاکە جۆراجۆرەکان ئێوە قسەتان چییە لەم بابەتەوە؟ ئەم گاڵتەجارە هیچ وەقت مورد قبوڵێ منەوەگا 42 ساڵە جمهوری ئیسلامی هە لەسەر قودرەتەوە هەر جار کە انتخاباتی بەرگزار کردم عەلەیە ئەم انتخاباتە بووگین بەدەلیل ئەوەی کە پێمان وایە عەقیدەمان هەست هەروەش کە ئێستا بە تەجروبە ثابت و دوای 42 ساڵ حاکمیت ڕەش جمهوری ئیسلامی دەسەڵات ڕەشی لەسەر ئێران نەتەنیا انتخاباتی هیچ شتێکی هیچ ئەبزارێکی هیچ میکانیزمی لەو ڕژیمە کوچکترین ڕەبتی بە ئامال و ئارەزوو و مەنفعەت مردم نییە هەر بۆ دەلیلە سە ئێمڕۆ چوای 42 ساڵەوە کە هەن لە قودرەتەوە تواشای ئەو جەماعەکەی بەدبەختی و بێچارەگی و فەقر و گرانی و اختناق و سەرکوب و بەرحاڵ غێر زەوانە هیچ شتێک تۆ لەو جەمعە مشاهدە ناکەی 80 ملیۆن نەفەر لەژێر دەسەڵات ڕەش جمهوری ئیسلامیە 42 ساڵە زیندگیەکەن نە ئاسایشیان هەست نە ڕفاعیان هەست نە ئیمکاناتیان هەست نە مەعیشەتی دروست و حەساویان هەست اختناق و سەرکوب و خلاصە نەبوون ئازادی و گشتەمانە بە جێگەی خۆی الان 13مین انتخابات ریاست جمهوری یعنی 13 دولت لە 42 ساڵ عمر جمهوری ئیسلامی هەنە سەر قودرەتەوە ئەگەر فرە دوور نەچین دۆرەی ئیسلاحاتمان دی وتیان ڕژیم قرار ئیسلاح بێت گشایشی لە زندگی مردما ئیجاد بێت بهبودی لە زندگی مردما ئیجاد بێت فشار لەبانەوە باعث وەر کە جەناحی بنەوە ئیسلاح طلب بە ئیسلاح بێتە بەرەوە بێژەوە من گەرکم ئیسلاحات کەم دیمان ئیسلاحات نەوێ هەروانیش باسمان کرد وتمان ڕژیم جمهوری ئیسلامی ئیسلاح پەزیر نییە و نەبوو دوري سزات بروا دوري بنفسها 2 سال إما شاهد 2 دورة حكومة بإصلاح دولة روحاني بين قرار وكليت حل مشكلات بدسي وقرار مشكلات مردم حلقة مشكلات معيشتي مردم حلقة لطول أو هش صلاة أو شتكي إما شاهد وين مردم كريكارو فقير مردم هجار شاهدي بون جنان شاهدي بون فقط فقر بو بدبختی بو بیکاری بو خصوصی سازی بون که دمان روزگار کارگریان در هاول کارگر کارکا 2 ماه 3 ماه 5 ماه 6 ماه حقوق ناگرێت تێگەی چێژم لە نەتیجە هیچ دەلیلێکی نییە نە ئێمە نە مردم کرێکار و زەحمەت کێش نە ئەو مردووە کە 42 ساڵە بەدەست ئەم ڕژیمە زەرج و بەدبەختیە کێشن احترامی قوربێکیان بێت بۆ انتخابات ریاست جمهوری چوار ئەم گشتە 13 دورە ڕژیم جمهوری ئیسلامی ڕئیس جمهوری انتخاب کرد دەوڵەتیان تشکیل دا ئەمە وەسعە انتخابات ئەخیریش معلومە کێ سەردار انتخابات وەردەتێرێ کەسان گەلێک کە کاندید بۆگەن هیچ فەرقێکیان نییە بەیەکەوە ئەگەر دەستیان مستەقیم لە جەنایەتانەوەی بەلاخەرە 42 ساڵ ئەم ڕژیمە تایید دەکەن سیاسەتەکانی هەموو شتێکیان تایید کرد ژێرباڵ ڕژیمیانە کردە بە بەقاو حاکمیەت ئەم ڕژیمە ئێدامەیان داوێت کەسی وەک ڕئیسی قەرار بێت بە ڕئیس جمهور کە پەروەندەیەک سەنگین لە قەتڵ و جەنایەت لەژێر بەخەڵیە ئەمانە قەرار نییە کارێکن بۆ مردم لە نەتیجە تا ئەوجێگە بە ئێمە هەڵەگەڕێتەوە کە 42 ساڵ ئەژین مردم لە انتخاباتە شرکت مەکەن مردم لە انتخابات شۆرەکانە شرکت مەکەن نەتەنیا ڕژیم جمهوری نەتەنیا انتخاباتی بەڵکو خودی ئەم ڕژیمە بالاخره وەستەیەک ناجۆر بووگە بەم جامعە و خۆی تەحمیل کردە بە جامعە بە کوشتار و
زەخت و زۆر خۆی تەحمل کردە بۆ مردمە انتخاباتێکیش بەرگوزار بێ هەر کەس لەو سنووقە دەربێرێ بە قەول معلومێژێ ئەوزاع لە ئایندە دوام انتخاباتە بەرهەمین پاش نەخواهد چرخیت هیچ تغییر لە زندگی مردمە وجود نایە هیچ بهبودی لە زندگی مردم وجود نایە كما كان معيشة معيشة مردم بيكاري وبدبختي وفقر كما كان بابرجاز وانتظار أويكا بإصلاح أمر رجيم بتواني تحولك يا قشايشك بهبودي لزندگي مردمة وجود بري مطلقا أمانية بدلوكا خودي جمهوري إسلامي أساسا بفرهنية وبسياستية وبهموشتك ومعنى قورة ومعنى زورزة جدية وأولين معنى أبوها أنه بهبودي لزندگي إنسانة كان لمعيشتي أنا لأزياديان لهموشتك هل بودي لسه مخالف هميشه مخالف انتخابات بوجين وهميشه دوام كرده مردم انتخابات شرکت کن نتنیا انتخابات هیچ تک امر رژیمه رفتی به مردمانیه به آماریان به آرزویان به منفعتیان به همش تکانو سپاس هاورێی هاوڕێ مەلەکەی عیزەتی دێمە سوراغی تۆ من زانم کە لە 42 ساڵی ڕابردووە ئێوە یەکێ بوون لەو کەسانەی کە لەعلەی جمهوری ئیسلامی مبارزەتان کردووە چوونە زیندان و لە دەریشەوە 10 ساڵ انتخاباتی پێشمەرگایەتی و ئێستاش لە توولی ئەم ماوەی کە لە خارجی کشوەری هەمیشە نەیەکی گەورە دوتووە بە جمهوری ئیسلامی لەبەر کۆنسۆڵگەریەکانە ئێستا پێت وایە بۆچی ژنان لە کوردستانە بە تایبەتی ئەبێ لە عەلەیهی جمهوری ئیسلامی بن و لەم گاڵتەجارە بەشداری نەکەن بۆچی دەلیلەکانت چێ بۆی؟ ممنون خۆڕێ سعید 42 ساڵە ژن موجودێکی مەحفە لە جامعە باوکێک کوژێ برای کوژێ شوێی کوژێ حەق نەفەس کێشان ئازادی نییە هاوڕێ سعید وازانم دیکەکەت بازە سایمن ئیکۆیس سایارمەن ممنون و ئەم وەزعیەتە کە لە جامعە حاکمە بە سەر ژنە ئەوەڵین و گەورەترین و مهمترین عامڵە بۆ ئەوە هیچ ژنێ لە پای سنووقڕە یا حازر نەوێ ڕێی نەخاتە ناوە سنووقە و هیچ شتێک کە مربوطە بە جمهوری ئیسلامی لە ئێرتباطە حقوق ژنا بە ڕسمیەتی نەناسی واقعیەتەوە سا هاوڕێی یەگانەش ئشارەی کرد 12 دەوڵەت بە ئیزافەی ئەمە کە تێیە کاتە 13 هاتکەسە سەرکار دروست لە ڕۆژگەلێکا کە انتخابات خەریکن تەبلیغەکەن بۆ ڕێی جەمەوکەنەوە مەسئلەی ژن ئەوێ بە مەسئلەی یەکێ لەو 7 یا 8 یا سێدانە جانی و قاتڵ و دز و ئینسان کوشە بۆ ئەوە بێنە پای سنووقڕێی عەبدولناسر هێمەتی ئەیژێ متاسفم کە ژنان لێرا حزوریان نییە عەبدولناسر هێمەتینە هیچ موجودێتێک لە جمهوری ئیسلامیە کە پەروەردەی دەست ئەو سیستمە بێ کە شەریک ئەو دزی و جەنایەت و قەتڵ و کوشتارە بێت ناتوانێت بە سەرە سوزەن ڕێفاه ئازادی بەرابەری بۆ ژن بە ئەرمەغان بێرێ هیچ ژنێ ناتوانێت لە جمهوری ئیسلامیە صاحب هیچ نوع حقێ بێ مەگەر اینکە مبارزەی بۆ بکە و باتە تۆقسەر ڕێیانە باتە تۆقسەر سنووقیانە و باتە تۆقسەر خودە سیستمە حاکم ها لە جامعە تەنیشە من وازانم بە تایبەت هەر پێرەکە یا 2 هەفتە لەمە بەربوو کە لە سەقزە ژنێک ئاگردریا لە کرماشان و لە 1-2 جێگەی ترە ژنان کوژیان و قەتڵگەل ناموسی 5 قەتڵ لە 5 ڕۆژە اتفاق کەفت ئەمە لە سیستمێکە اتفاق کەفکە کە ناوی جمهوری ئیسلامیە ئیسە دەوڵەت ڕۆحانیە بە کلێڵە و بۆ ڕێفاه و سەعادەت بۆ ئیعتیدال یا دەوڵەت ئەحمەدی نژادە کە ئەگەیە بە فەقیر و فقەرا و زەحمەت کێشانە یا دەوڵەت خاتەمیە کە فکریە کردەوە ئازادیە بێ ئەنازە وەسیع و بەڕێ هاوەرگەناو جامعە لەم سیستما ژن کەماکان ئەوێتە قوربانی لەم سیستما ژن کەماکان هیچ حەقێکی نییە لەم سیستما بەرئەساس قوانین ئیسلامی بەرئەساس قوانین جاری بەرئەساس قوانین شریعەت ژن نیمەی پیاگە لە هەرچی زەمینە و حتا ئەم نیمەیشە ئیجرا نابێ متاسفانە حتا ئەم نیمەیشە ئیجرا نابێ لە تواو انتخاباتێکا کە اتفاق کەفکە و هاتکە بەرەو 12 انتخابات قبلی و ئەمیشە ئەوێتە 13هەمینی لە ژنان فقط استفادە کریاگە بۆ بێنە پای سنووقگەل ڕێی نە هیچ شتێتر یەک نەفەر پەیابێ لەو جامعە ئیعلام کا بێژێ لە فلانە دەوڵەتە فلانە ئیقدام فلانە سیاست فلانە قانون ئیجرا بوو بە خاطرەوە حقوق ژن مراعات بێ بە خاطرەوە ژن نەفەسی بەڕاحەت بکێشێ بە خاطرەوە لە گیان خۆی نەترسێ بە خاطرەوە ئەمنیەتی بێت لە زندانە تەجاوزیان پێکردێ
لە دەرەوە لە خانەوادا بە دەلایل ناموسی ئەیان کوژن باوک بەدا سەر کەنیشکەکەی ئەبڕێ ژن ئاگرە دەرگێ ژن ئەکوژگێت ژن خەفە ئەوێ لە ماڵە ژن بدونە ئیجازەی پیاک ناتوانێت لە دەرەوەی ماڵە و کارکە ئەوڵینی گەورەترین وەزیفەی کە بۆ ژندایان ناگا خەدەماتداین بە خانەوا دەست ئەم قانونە ئەم سیستمە لە هیچ دەوڵەتێکا ناگوردی دەرنەتیجە لە نەزەر منەوە هەر ژنێ کە بڕێتە پای سنووقڕەی ئەوڵین کارێکی کردگیە ڕێیداگە بە بێحرمەتی خۆی ڕێیداگە بە فرودەستی خۆی و ڕێیداگە بۆ ئەوەی کەماکان لەو مۆقعەتە شەهروەند دەرەجە 2 و 3 بمێنێتەوە. زۆر سپاس دەکەم هاوڕێمەلەکە. هاوڕێ هومایون دەمە سوراغی تۆکە سەبارەت بە مەجموعەی تەشەتوتێک و تەفرقەیەکی وەسیع کە لەناو ئیسلاح طلەبانە وجودی هەیە ساغ نین لەسەرەوەی دەنگ بن بەچێ یا ئیجماعێکیان نییە سەبەبی ئەمە چییە؟ ئایا جەماوەرێکی وەسیع لە ئێرانە دەستی کرۆ بە ئەترازێکی بەربڵاو وەکەم وێنە بە نسبەت تاریخی مبارزان لەگەڵ جمهوری ئیسلامیە یا خۆت شتێکی کە بۆتە باسیەوە فەرموو ماکەکە لە اختیارتانە. تەشەتوت لەسەر جمهوری ئیسلامیە هەمیشە وجودی بووە تەوا ئەو کەسانەی وا لە تا حاکمیەتی جمهوری ئیسلامی ژیانیان کردو لە بیریانە سەرەوەی جمهوری ئیسلامی بۆ ڕاگررتنی جامعەوە بۆ ڕاگررتنی قودرەتی خۆی هەمیشە بە یەکەوە ڕێگە حەلهای مختلفیان بووە و ئەمە ئەو پرۆژە و بەرنامە بووە ئەم ئیسلاح تەڵەب بوو بە ئیسلاح جەناحەکانی جمهوری ئیسلامی لێ هاتە دەرەوە. خودی ئیسلاح تەڵەبان پرۆژەیە بوون بۆ ئەوە کە عمری جمهوری ئیسلامی توولانیتر کردنەوە نێڵن سەرنگون بێ بەرامبەر بە خەتەری ئاعترازاتی تودەیی لە ئێرانە بەرامبەر مە ناڕزایەتی چۆن بە حەق ناڕزایەتی عەلەی جمهوری ئیسلامی هەمیشە وجودی بووە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر گوستەریشی پیا کردە و پەنی خواردوەسەوە. بە بەرمەبنای ئەمە ئیسلاح تەڵەبان پێیان وا بووە کە ئەگەر سیاسەتەکان ئەوان سیاسەتی فریبکارانەی ئەوان بڕۆتە بەرەوە جمهوری ئیسلامی لە خەتەر بە ئیسلاح دوورەکەوێتەوە و لە خەتەر سەرنگونی و ڕوخان لە ئەمانە ئامێنێ و ئەمە سیاست و استراتێژی تەواوی ئیسلاح تەڵەبان بوو. بەڵام ئەمانیش هەر بە قەوڵی فارس ڕێپارەتەنی جمهوری ئیسلامی بوون لە هەموو دەورانێکە تەنانەت تحتی حاکمیەتی جمهوری ئیسلاح تەڵەبەکان جەنایەتگەری گەورە کریا هەموو کەس ئەزانێ تحتی حاکمیەتی ئەوان قەتڵ زەنجیرەی کریا تحتی حاکمیەتی ئەوان ترۆر لە خارج کشۆرا کریا تحتی حاکمیەتی ئەوان تەواوی زۆربەی لە جەنایەتەکانی جمهوری ئیسلامی کریا تحتی حاکمیە ئەوان پەخڵ و فەلاکەت دامەزرا هەر ئێستا لەناو ئەوانە وەخت حەدیم ئیسلاح تەڵەب بوون و ئیسەتۆبەیان کردووە ئەوەی کە پەروەندەی فەساد و دزی و تاوانکردنی جامعەگەڕی هەر بازم زیاتر لەناو ئەوانی شایە نە تەنیا لەناو جەماعەتێکا کە بە خۆیان ئەڵێن ئوسوڵ گەرایە هەرچی وا ناوی ئەنێ ئەمە 10 ساڵە شاید نزیکەی 10 ساڵ کەمتر لە 10 ساڵە بۆ جامعە ڕۆشنەوە بووە لەبەر خاتر ئەوە وتیان ئیتر ئیسلاح تەڵەب ئوسوڵگەرا ئیتر دیگەر تەمامە ماجەرا ئەمە شعارێک بوو کە خەڵک دایان وە وتیان ئێمە ئێوەش وەکو ئەوان ئەناسی نەخێر ئەوان لە نێو جامعە بەتایبەت ئێستا لە ئیمڕۆوە کە ئێمە خەریکی باسی ئەم ئینتخاباتی دوو بەیانیەکەی واقعەن هیچ پایەگاییان نییە واقعەن دەستی ئەوانیش بۆ کۆمەڵانی خەڵک ڕوو بووە بە ئیسلاح لەوانەیە کە حدودی 10 ساڵ لەمەوبەر یا دوای ئەوە کە خاتەمی هاتە سەرکار و ئەمانە باتەوەجۆ بەوە کە لە نێو جامعە ملیۆنها نەفەر مردم هەن کە ئاماد و ئارەزویان ئەوەیە کە وەزع اقتصادیان باشتر بێت بتوانن مناڵەکانیان تێر بکەن بتوانن کەریشک و کوڕەکانیان بنێرنە دانشگا بتوانن مناڵەکانیان داب مەرجێ قۆقێکیان بێ خۆیان بتوانن زندگیکی متەمەدنی ئیمڕۆژیان بێ بەبێ تەخیر و بەبێ نەبوونی و هەژاری و سپرێخاڕی لەوانەیە تەوەهمی وجودی بوو وتیان ئەم یەکە لەوانەیە بێکارێ بکە ئەو دانەکە لەوانەیە بێکارێ بکە بەڵام تەواو بووە ئیتر ماجرا بەڕاستی تەواو بووە و دەرکەوتووە کە ئەمانە هەموویان شوێنکەوتوو یەک سیاستن یەک بۆچوون و یەک استراتیژین کە ئەویش عبارەتە لە خودی جمهوری ئیسلامی و سیاستەکانی کچل و 2 ساڵە بۆ خەڵک دەرکەوتووە ئێمڕۆ ئێمە وەختێ تماشاکەین و تواشای جامعەی ئێران ئەەکەین لە هەموو بارێکەوە و مشخصن ئێستا لە باری انتخاباتەوە تواشاکەین بۆ ئەوە کە خەڵک ماهیەتی ئەمانەیان ناسی بێت ئەم تەبلیغاتی ئیمشەوی ئێمە ڕۆشنی ناکاتەوە و ڕۆشنی نەکردووەسەوە
يعني أوكا إيتر أصول جراو بإصلاح طلب وأصول جرا إيتر وجودينية أما اشتكى كبانا كي لقولاي جامعة وهاتوا وأوكا خدي جمهوري إسلامي وهم يهر إمرود بك خامني عليك أو إيوانينغو بايس نوقا كان إيوكا بايس أوكا بقولي أوان دجمانية مفشار خان سرمان هم نشاني أو استواشي آمار وأرقام مؤسسات دي آمار سنجي خويا كان هم يعني الله خلقي تنين وانتخابات خلقي تنين اعتماديا بجمهوري إسلامي نماوا أما يعني شيء أما يعني نا أول تنيا بيك جناح اعتماديا نماوا يعني أولش كاعتماديا بإصلاح قيم إصلاح طلب ياك أوانيك رنيان أوس كدو إسجوريترن وهاتو من سميان بهيش كسي بإصلاح عقيدة باوريا نماوا مسألة أصلا أساسا شاهد نشاهد قطعا مسألة أصلا أولية فلان نماين دهاتوا لجراني إصلاح طلبني بلان بدنا وقاتل وكو رئيسي كهيا أجر حتى لجيان ما حطنا فرد هواوي أوانيش وأخوان كان ديذكر وكشيان بإصلاح أوان تريد إصلاحيات بوين وبهاتين لجيان حطنا فرد حطانا فريش بوين بتوري واقعي نقاي جامعي إيران تواشاك تيروانيني خلقي جامعي إيران هر أوبو دروسا جنايات كاري كياخس كردس سيبلوها وبيانا سبروك إيتر قصي أما أقري تانية بو أوك خلق فيديا كانوا أو مسكن بشاريو أصلا اعتباري بيندن بلان قصنا سر أويك أو حاكميته هذا سركار بار رئيسي وببير رئيسي للاين خلق ومردودة انتخاباتكي كسكاني چونك خلق ماشي جياني خوي أكات ماشي أمنيتي خوي أكا تواشي حاشي شاركان كان تواشي كارقاو كارخانة كان تواشي إنانة كان كتنانت كريكان هذا سركارة تنانت كاريقري 6 صالة 40 صالة خليك كاركا حقوقي هي زندگی هەیە نە تەمینێکی هەیە ئەوانەش یانوا 40 ساڵ بەلەوە کاریان کرد و بانشستن ئێستاشێ بە ئەم گەرمای تاوسانە بەرمەجلس وەم ئیدارەوە ئیدارە بگرن بۆ پوڵەکەی خۆیان کە خۆیان دایەنەوە لە سلوقا و دزیانە معلومیە لە کام کشوەری ئوروپای و ئەمریکای خەلیج سات و سەودای پێوەکەن هەر لەمەوە بگرێتە فەقر و فەلاکەتی هەست و وشارێک گەورەوانە سەر ژنانە ئەوە بۆ هاوڕێمانەکە باسی کرد و زۆری ئەمانەت و دەستی دەستێکەوە ئیمڕۆ جمهوری ئیسلامی بەرامبەر بە خەڵک سوتاوە و خەڵک ئەمیان گەرەک ناوێ مەسەلە نە ئیسلاح تەڵەبە و نە هیچ شتر بەڵکە مربوطە بە کولیەتی یەکتەلێ ڕژیمێکی مەذهبی هەر زدی مردم زدی ڕەفا زدی ئازادی زدی ژن و زدی هەموو شتێک لە جامعە کە ئەمڕۆ بەرامبەر بە دیواری مقاومەت و ڕاوەستانی خەڵک و پشتێکردنی خەڵک بە ئێسڵا ئێمە ئێبینین جامعەی ئێرانە ئەم پێم باشە من لە ئەم قسەباسەی ئێوە باسێکیش لەوە بکەین کە 24 ساعتی ئایندە کە ئێمە انتخابات هەیە لە ئێرانە و ئەمانە لە نەزەری ئێمەوە چ ڕێی کارگەرێ بگرینە بەرباشە چ شێوە گەرێ بگرینە بەرباشە چی بکەین باشە و فیشاڵی جمهوری ئیسلامی بێسڵا پوچە بکەینەوە بێگومان ئەگەر ڕخسەت بدەیت ئەوە لە پرسیاری داهاتوە تەرحەکەین دێتە هاورێسا یەگانە ئەکرێت سەبارەت بەوەی کە خامنەی تازە لە تازەترین قسەباسی یاوتێتی ڕێینەدانی خەڵک یا عەدەمی مشارەکەتیان بە معنای فاصلە گرتنە لە حکوومەت ئەم فاصلەیە ئایا تازەیە یانا لە کۆنەوە وجودی هەیە بەڵام ترسێک غاڵب بۆ بەخشەن یا هەرچێکیکە و ئێوە ئەم مەوزوعە چۆن هەڵەسەنجێنن لە نەزەر خۆتانەوە ئەو فاصلە دەمێکە هەیە یعنی زۆر لە جمهوری ئیسلامی لە هەموو جەناحەکانی ڕۆشنە کە مردم لە قۆڵمەکان داسییان کرد لە هەموو جەناحەکان ڕژیم بە کوردیەت ڕژیم جمهوری ئیسلامی ئەبوریان داخل حداقل کوردادی بە دەیمانی 96 و بەرەوەدا بەشۆن ئەو اتفاقاتەکە لە ئابان مانگە ئێسڵا کەفت تواشێ ئەو جامعەتە کردن فاصلا بە هەموو اعتراز و مبارزە و اعتصاب لەلایەن کریکارانەوە لەلایەن بانشستەکانەوە لەلایەن ژنانەوە لەلایەن پەرستارانە لە هەموو معلمەکان بۆ مەسەلەی مەعیشەت عەلەی فەقر بۆ گرانی عەلەی تەوەڕم و مەجموعەی ئەم شتانە خۆ هاتووەتە دەست ڕژیم کە ئیتر ئەزانن ئەم مردمە بإصلاح لتكم رجيمانين ولا انتخابات شركت ناكن هل لما وكا تبليغات انتخاباتي دسبيكر خدي سران رجيم لهمو جناح كان بعناوين مختلفة باسيان كرجا حتى التلفزيون الرسمي وباسيان كرجا كشركة مردم كمل انتخابات مردمنا أميدا نايا بايس نوف انتخابات وانت على رجيم جمهوري إسلامي هميشه وقت تتبع انتخابات حتى انتخابات نيا
جوایەکی بۆ مردم نییە لەسەر معیشەتیان هەروە کەس دەمیەکاتەوە قسەیەکەکە ئەترازێکەکە دەستگیریەکەن زیندانیەکەن مردمەکان ئەسڵا سەرکوب بگەن گشتەمانەوە لێ وەختی تێتە پای انتخابات مەسئلەی مەشروعیەت جمهوری ئیسلامیە بۆیە کە بەسەر قاوە بمێنێ بە حیات خۆی ئەدامدا بە بەقای خۆی ئەدامدا بۆیە کە بتوانێت لە تەک خارج خۆیان ئیسە مەسئلەی چوزانم بەرجامە مذاکرتك ئەمریکا و غەرب و ئەمانەز وەیەکە مەقبوڵیەتی بۆ خۆی بۆوجود بۆی مەشروعیەتی بدا بدەخۆی هەمیشە خامنەئی و بەتایبەت خامنەی وەسران ڕژیم لەو شرایەتە کە کاریان گیرە و ئەزانن مردم تەوەجیان پێ ناکەن و ئەزانن مردم ڕێیان پێ ناردن وەچان پای سندوق انتخابات ناچن بلافاصلە تێ دەخەڵەت دەکات ئەژێت ئێمە ئەزانین کە مردم مشارەکەت ناکەن لە انتخاباتە ئەمە ئەگەر مردم مشارەکەت نەکەن بۆ معناسەکە فشار بەسەرێمە فشارێت و فشار اقتصادی و تحریم بەسەریمە فراوێتەوە داواکە لە مردم ئەزانین کە مردم ناڕازین لە ئێمە وەلی قهرکردن تەک سندوق انتخاباتە ڕێگە حەل نییە گەرەکمە بێژم مەسئلەی جمهوری ئیسلامی مەسئلەی مردم نییە هەروە کە ئیشارەمان کرد 42 ساڵە هەر لەسەر قودرەتەوە 12 دانە انتخابات ڕەسی جمهوری ئەمە 13 دەوڵەت لەسەر کارەوە بووگە ڕۆژ بە ڕۆژ ئێمە شایەدەوە گینکە جامعە بەرەو دواتر چووگە مردم فەقیرتر بووگن مردم بێکارتر بووگن ماڵوێرانتر بووگن چوزانم ژنان فرتر تەشار قەراریان گرگە زیندان و شکنجە و ئێعدام بەرقەرار بووگە لە نەتیجات شتێک بۆ ئەم مردمە نەرسا و قەت ئومیدیان کردە لەم ڕژیمە بەرحاڵ ئەمە تەلاش خۆیان نەکەن خامنەی و تۆسرانەوە لە ئیسلاحات کە زاهرن قەهریان کردو لە سندوقە ئیسە دووارە کەفنە فعالیت بۆ ئەوەی کە بالاخەرە بازارگەڕی لە انتخاباتە بۆجو بێنن تەوەجوه مردم بە انتخابات جنگ بێنە پای مەسئلەی انتخابات بێنە پای انتخابات و ڕێ بدەن و هەدەف جمهوری ئیسلامی ناهات ئەسڵەن و مەطلقاً مەسئلەیان مردم نییە زندگی مردم نییە ئاسایش مردم نییە ڕفاه مردم نییە و قەرار نییە ئەمانە بێهودی لە زندگی مردمە بۆ وجود بێنن بەڵکو گەرکیانە مەشروعیەت هیستۆری دووارە بخۆیان بۆ وجود بێنن لە نظر ئەفکار عمومیەوە لە دنیا کە جمهوری ئیسلامی عەلا ڕەغم هەر ناڕزایەت و ئیعتراض و بەرحاڵ بشوەیەکە لە جامعە ئێرانە وجودی هەست کەماکان حکوومەتە لەسەر قودرەتەوە ڕێیان پێدا ئەو دووار ڕئیس جمهوری انتخابات بوو ئەوە دەوڵەت ئایندە دووارە انتخاب بوو لەسەر قودرەتەوە ماسەوە بۆی کە بتوان تەک خارج بخوێنە معامڵەکە لەسەر مەسەلەی بەرجام وام شتانە ویلا ببورە دێمە ناوقسەکەت چون نامێ ئەم پرسیارە دوای مەترحکەمەوە لە ڕفیقەکان ئەواقبی چییە بێت ئەگەر خەڵک مشارەکەتیان کەم بێت لە هەڵبژاردنەکەیە بۆ دەوڵەت لە نظر ئەفکاری عمومی لە نظر ڕوابطی بینەم لە ئۆشتانیانە معلومە تاوجێکە بە ئەفکار عمومی دنیا لەگەڕێتەوە خۆ تۆ تەلاش پەری خامنەی شۆوەسا هەدەفیانەوەسە کە بێسڵا مردم بێنە پای مێز انتخابات بێ ڕێ بدەن سەف توولانی بێت بە خاطرەوە عەکسی لێ بگرن و فیلمی لێ بگرن و بالاخره لە دەرەوە ئەفکار عمومی نیشانی بدەن کەەوە انتخابات بەرگزار بوو مردم شرکەتیان کرد و بالاخره جمهوری ئیسلامی موافق بووە انتخاباتیشە بەرگزار کە هەدەف جمهوری ئیسلامی لە واقع ئەوەسە ولا غير زعما هیچ هدفی تر نییە بۆ هێکا بالاخره بۆ معاملەت خارج کشور و بە تایبەتی مەسەلەی بەرجام و مەسەلەی تحریم مشتهز ئەم مەسئلە بۆ جمهوری ئیسلامی ئەساسی ترە ولا ئەساساً هەروە کە ئیشارەم کرد مەسەلەیان نەمردمونە هیچ کام لەوانە نییە لە نەتیجە تاوجێکە بە مردم هەڵەگەڕێتەوە زۆر ڕۆشنە مۆزەعیان مردم لە انتخاباتە شرکت ناکەن خودی خامنەی قسەکانی ئەخیرە نیشانەوەدا کە مشارەکەت مردم زۆر هەر لە خوارەوە ئەلارم تەلاش و تەبلیغات و فەزایك انتخاباتی کە ئیجادیان کرد لە جامعە ئێرانە نیشانەدا کە مردم تمایل يعني أكثرية مردم برحال أكثرية كريكار وزحمة كيش مردم فقيرك بدس أمر رجيمة فقط رنج ومشقة وبدبختي يعني جا ناشنا باي ميز انتخابات وأمن نجراني هي زور جدية وجمهورية إسلامية لنزر أفكار عمومية دنيا ولنزر برحال أهداف وبرنامج وإثباتك أمريكا ومسيرة برجمانة زور سپاسەکەم هاور مەلەکە دەمۆلایتۆ سەبارەت بەوەی کە مەجموعەیەک شار دەستیان کردووە بە دانانی تریبونی ئازاد و لەویایە بە سەراحەت خەڵکێک زۆر شجاعانە قسە ئەکەن تەنانەت مەسەلەن یەکێ لە ژنەکان کە بەشدار بوو لە منازەرەیە باز لەوە کاڵێ هەمووی ئێوە لە دەسەڵاتا بوون تا ئێستا ببورن داوا لە بینەرانەکەم بەم لەفزە ئێڵێ چون منەمێ قسە هەڕە سەی ساعت قەت بوو کولەن تەسویرەکەت سابت وێ ساگاگە سای منەژنەوی کەماکان ساعت نییە ببورە ئێستا درست دەنگە بەیە هاوڕێ مەلەکە بەڵێ 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 ئۆکێ من پرسیارەکەمەوە بوو کە ئەبینین خەڵک زۆر شجاعانە لە ئێرانە
تریبونی ئازادیان داناوە جمهوری ئیسلامی تەبەن دایناوە بەڵام خەڵک زۆر جەسوورانە ئیسفادەی لێکات وە قسەهایەکی زۆر جددی و سوالاتێکی زۆر جددی و ئیسهاری نەزەری باش تەرحەکرێ تەنانەتێکێ لەوانە ژنێکە کە بە سەراحەتی وەڵێ بە داوا لێبوردن بۆ بینەرانی ئەم بەرنامەیەڵێ ئێوە تا ئێستا چ گویەک هەیە کە نەتان خواردەوە ئێستا ئەتوانن بیخۆن یعنی بە کاندیداکانەڵێ یعنی ئەڵێ ئێوە دەستان لە قودرەتایە ئەم جەسارەتە وەسیعە ئێستا لە عەلەیهی وعدە و وەعیدەکانی تا ئێستایان بە قەول ئەقەلەتای ملی و مەسەبی قسە و باسێکەکەن هەر وەکو ڕوحانی وعدەیەدا ئێوە کولەن سەبارەت بە وعدەهای ئینتخاباتی بە قەول وعدەی سەرخەرمەنی ئەمانە نەزەرتان چییە وەچێ باسێکتان لێ بۆیان هاوڕێ سعید خۆت ئێژی وعدا بازم میکەکەت باسە مرسی ڕاستەکەی بجز وعدە و وعید هیچ شتێتر نییە هیچ شتێتر نییە ئەم چەند مۆنازرەیش کە سوورەتی گرگا هیچ کام لەمانە بەرنامەیەکی قابل قبول کە بتوانێت نیشان با بە تۆر وازح ڕۆشن نیشانی با کە گەرەکیانە چەپکەن نیان بووە یەکی تێژێ 5 دانە سفر لە پوڵەکە کەمەکەمەوە بۆ ئەرزشی بشێتە سەر یەکێکێژێ ژنان دەخاڵەتە ئەم لە حکوومەتە یەکێکێژێ عەداڵەت بەرقەرار ئەوەی وا بنیامەکانی قەتڵ عام کردگا دار ئیعدامی هەڵخستکە ئەوەی کە قاتڵ مجموعەی فرە گەورە لە ئینسانگەل شەریفە و جامعە بگۆژێ من عەداڵەت بەرقەرارەکەم یعنی لەمە مەسخەرەتر لەمە مضحکتر لەمە غێرە قابل باوەڕتر هیچ شتی وجودی نییە بە نەزەر من ئەو ژنەکە لە ئەو تریبۆن ئازادا قسەی کرد واقعان ڕاستی کرد هیچ کارێک هیچ خەلافێ هیچ قەتڵێ هیچ جەنایەتێ هیچ دزیە نەماگە ئەمانە نەیکەن معلوم نییە لە بین ئەم 7-8 قاتڵ و دز و جەنایەتکارە بۆ چێشە دانێکیان بتانە کاری خاص بکە بە تۆر واقعی لە سیستەمەکە ئەسڵ ئەم ئیجازە نییە کە ڕئیس جمهوری ئەم موقعیەتە نییە ئەم شرایطە نییە کە ڕئیس جمهوری لە بەدەنەی ئەو سیستەمە تێتە سەر و ئەوێتە ڕئیس جمهور ئەو سیستەمە و ئەوێتە ڕئیس دەوڵەتێک کە متعلقە بەو سیستەمە هیچ کارێ ناتوانێت بکە هیچ غەڵەتێ ناتوانێت بکە نە ئەقەلیەت ملی نە ئەقەلیەت مەسەبی نە ژن نە هیچ کەسێتر هیچ وعدەیەک مشخص و کۆنکرێت لەم بنیامگەرە ناژنەوێ کە بێژێ کارگەرێک کە 6 مان کاری کردگا بەلاخەرە چۆن ئەمە تەمینەوێ مەسئلەی اقتصادی چۆن حەلەکات یەکێکێژی من دکتۆرای اقتصادم چون دکتۆرای اقتصادم پس حتما مەسئلەی اقتصادیش حەلەکەم مزەخرەفتر لەمە هیچ کەسێ ناتوانێ بێژێ و ناتوانێ و هیچ بەشەرێک بە ئەندازەی زەڕێ ئەقڵ لە تەفەکووریا دەخاڵەت بات ناتوانێ ئەمە قبولکات کە کەسێکە دکتۆرای اقتصادە تێت ئەم اقتصادە وێرانە دروستەکات و ئەتوانێ ڕفاه بۆ مردم بێرێ ئەمە ئەسڵن حقیقەتی نییە ئەمە زەڕێک واقعیەتی تیان نییە مەگەر ڕۆحانی نەبوود لە زەرف سەر ڕۆژە ئەمە ئەەکەم و ئەوە ئەەکەم و اقتصاد خاسەکەم و سفرێ مردم پڕ ڕۆنەقەکەم و ملەتە خەمە سەرکار و فڵانەکەم و فیسارەکەم کامە بوو کام موقعیت بۆ مردم دەسیدا کە بتوانێت زەڕێی لەو شرایەتە فەقر و فەلاکەت و مردم منزورم ئەکسەریەت مردم فەقیر و مەحروم جامعەز کە بتوانێت لە شرایەت سفر خۆی بگەینێتە یەک کارگەر 6 مان کاری کردە حقوقی نەسەندا کابرا کارگەرە کاری هەست لە قەباڵ کارەکەی ئەشێ پوڵ بسێنێ کارت ملیەکەی ناگەسە گرە و بۆ ئەوە نانەکەی تەمینکە ئەمە غێرە ممکنە ئەم وەزعیەتە بتوانێت بەشەری تر کەسێ تر ئیسە دکتۆرای اقتصادە یا دکتۆرای هەر شتێکتر هەست دروستیکە ئەمە ئەسڵن قابل باوەڕ نییە کە کەسێک کە خۆی لە بێسڵا ڕئیس بانک مرکزی بووگە و لە موقعیەتێکا کە بووگە ئێران لە خراوترین و مصیبەتبارترین شرایط اقتصادیە بووگە بتوانێت خۆی بێتە ڕئیس جمهور و کارێ بکە ئەگەر ئەی کرد خۆ هەر لەو موقعیەتیشە ئەیتانی بیکە ئەمانە تەنها فەریبە وعدە و وەعیدە بۆ ئەوە مردم کێشنە پای سنۆکەل ڕێی کابرا خۆی ها لە حەسرە کەڕووی ها لە حەسرە زندانیان کردە کابرا مەمنوع القسەس خاتەمی ناتوانێت قسە بکە وەڵێ بۆ ئەوە مردم جەمۆکاتەوە پای سنۆقڕێی و مەشروعیت بسێنێ 4 ساڵتە بە جمهوری ئیسلامی بۆ ئەم حکوومەتە فاسدە فاشیستە جەنایەتکارە هاتکە ئێژێ ڕێی بین بۆ ئەوە ڕئیسی نێتە سەر مەسئلەیان کردنەسە انتخاب بین خرا و خراوتر بەد و بەدتر بە قەول فارسی بەد و بەدتری وجودی نییە گشتیان بەدن گشتیان بەدترە
دەنیشە ئەمانە جز وعدەی انتخاباتی جز وعدە وعید بۆ ئەوە سەفەکان لەبەر سنووقەکانە توولانی تر بکەنەوە هیچ ئەرزشی تری نییە هەر ئەم تریبونگەل ئازادە کە بەقەڵ خۆتان جمهوری ئیسلامیەکێ بێسڵا خۆی خەریکە ئەمانە ئەخاتە سەر وەڵێ مردم تێن ئیسرائیلێکە وە قسەی خۆیانەکەن هەر ئەمانە ئەو قسەسە ئەوە دقیقەن ئەو قسەسە کە ئێمە ئەیکەین تێن ئەیژن ئێوە هیچ غەڵەتێکتان نەکردە و ئیتر ناتوانن هیچ غەڵەتی تر بکەن ئێمە ناینە بەر سنووقەکە متام تبلیغاتە ممکن لەسەر عدەی تەسیردانێ بدەخرەوەسی بڕێ نەزانم حتا ئەگەر ڕێی چەرمک با حتا بێژین من لە بین ڕئیسی و مەسەڵەن هەمەتی انتخابەکەم ئەمە فقط کۆمەکە بە جمهوری ئیسلامی بوو سۆزی بیکتیتە ناو چاو خود ئەو مردمە ئەگەر ئاعترازێکیان کرد بێژن بڕۆ تماشای سنووق ڕێیەکان بکەن ئێمە مەشروعیەت خۆمانمان لەم مردمە سەنگەوار ڕەیانداگە پێمان وەگەنە نە حقوق ئەقەلیەتە نە حقوق ژنە نە حقوق مردمە نە حقوق کارگەرە نە هیچ شتێتر ئەمە فقط فەریبە فەریب مردمە بۆ بێنە پای سنووقەکان ڕێ مەمنون سپاس هاوڕێ مەلەکە هاوڕێ هومایونی گودازگەر وەک پرسیاری ئاخرم دێمە لای ئێوە سەبارەت بەوەی کە چکردن بەس لەوەیە کە ساڵهای جمهوری ئیسلامی خەڵک لە مقابلی وێستاوەتۆ بە ئەشکالی مختلف بەڵام نەیانچتۆ بەبارێکە لەم هەلومەرجەیە چ شتێک ئەتوانن بکەن کە بتوانن ڕیزەکانی خۆیان یەکانگیر بکەن متحیدتر بکەن لە کرێکاران لە ژنان لە لاوان و لە ئەخشاری تری جامعە کە خوازیاری ئەوەن کەیتر ئەم دەسەڵاتە ڕەشە مەسەلیان نەمێنێت فەرموو قطعا ئەم انتخاباتات توانێت تەسیری فرەمۆکەمی بێ لە بانبردن ڕۆحیەی خەڵکا و هەروەها وەک ئێوە باستان کرد لە مەسەلەی اتحاد و هەمبەستگی و یەکگرتنی خەڵکا قطعا دەتوانێت ئەم کاریە بێت فقط من ئەوە بێژم کە ئایسە وەزعیەت وهای پێ هاتە پێشتر جمهوری ئیسلامی لە ئەم انتخاباتە ئیسفادەیە کرد بۆ بەعض شتێک وەکو مەشروعیەتی سەراسەری یا مەشروعیەت بۆ معامەڵە و سات و سەودا لەگەڵ کشوەرگەرترا بۆ دانیشتن لەگەڵ کشوەرگەر غەربیە بێژێ ئەوەها من ئەوە مەشروعیەتم پیا کردەوە ئامانە ئەم دەحفە ئێمە عقیدەمان وایە کە ئەو دارێکی لەدەستدا کەوتووە یعنی جمهوری ئیسلامیە زەعیف وە حتا نەتەنیا لە ناوەوە کە ئەوە موردی هجوم قراری کردووە لە دەرەوەی مەرزەکانی خۆشیە ئەموسی بۆ کێشتن ژندا چوتووە ئەوەی توە مەرمەکەی خۆت معامەڵە لەگەڵەکە ئەمە خصوصیەتێکی ئەم انتخاباتەسەکە وەک دەورەکانی پێشتر ناتوانێت جمهوری ئیسلامی بە ئیسلاح شانازی پێ بکات و لەو دوا بیفرۆشێت بە دادوستەت و ارتباط لەگەڵ وڵاتانی ترە ئێمە ئەگەر گەرەکەم بێ مشەخەستر لەمەوەی کوردستانەوە قسە بکەم ئێمە کە ئیسە خەریکین بۆ جامعەی کوردستان لە ئێرانە قساکەین لە بیرمانەکە لە جامعەی کوردستانە ئەو انتخاباتە هەمیشە منزەوی بووە هەمیشە جۆرهایەک موردی غەزەبی مەردم بووە تەنانەت لە ساڵەکانی ئەوڵی انقلابە مواردێک بووە کە لە ئێرانە ئەسەن انتخابات بەڕێوە نەچووە و دوای ئەویشە کە بەڕێوە چووە مردم ئەسەن نەچوونە سەپای ئەوە ئیسە دوای 42 ساڵ ئەو هەمووجان فەداکاری و ئەمانەکە کراوە ئیسا ئەم وەزعیەتە سەراسەریە هەیە کە ئێمە لە ئەم بەرنامە باسی ئەەکەین و هەموو کەس خەریکە باسی ئەەکە واقعاً ئەبێ لە کوردستانە مردمی کوردستان ئەبێ ئەم جارە بەرامبەر بە ئەم سنووقانە و بەرامبەر بە مەسەلەی انتخابات ئەبێ جۆرهایەتر خۆیان نیشان بدە جۆرهایەتر منزومەوەی هەر لە ئیدامێ ئەو تەنەفر و بە ئیسلاح نادیدەگرتنی جمهوری ئیسلامیە کە دایسە کردویانە وەکو ساڵانی تر ئەبێ ئێمەوەمان لەبیر بێت تەنیا ئەم جارە مەسەلەی انتخاباتی ڕێی جمهوری ڕیاسە جمهوری نییە شەورای شارەکان قەدارە انتخابی شەورای شار و دێ بەتایبەت لە کوردستانە لە شوێنگەرترا لە شارستانەکانە چونکە لە ئەم فەقر و فاقە و بەدبەختیا کە بە خسەر خەڵکا داسەپیوە هێشتا هەند جەماعەتێک مزدور و خۆفرۆشی جمهوری ئیسلامی بیانەوێ بۆ کەڵکوەرگرتن لە مەسەلەی شەورای شارەکان گەرێکیان بێبازم تەواهم لەناو خەڵکا بڵاوکەنەوە گەرێکیان بێبازم وعدە وعیدگەرێکی شناختە شدەکە ئەم 42 ساڵە داویانە بە مردم بیکەنە مەسەلەی فامیلبازی و تایپەگەری و دەورانی عەشایری و من جادە تێرم بۆ دیەکەتان و ئەو دانەکە مەدرسە دروستەکە بۆ دیەکەتان و ئەو دانەکەیتر لە شارە بێژە دوو دانە کارخانە دێرین 2000 نەفەری تێدا ئەمەرزێنین و ئالەمانە یەک لیست کە شناختە شدەیە بۆ مردم و خۆشبەختانە ئیسەیتر جێگەی بڕوانیە وەلێ لەوە کەفتوونە سەرڕێ لە ئەم مودەتا ئێمە دیومانە لە مەهاباد لە مەریوان لە سنە تەبعاً لە شوێنگەری تر لیستی بڵەن باڵایاندا کە ئەمانە گەرێکیانە بۆ شەڕای شارەکان خۆیان کاندید کەن جێ خۆیەسی کە ئێمە ئەمیشمانە لە بیر نەچێتەوە 90% ئەم کەسانە بنیامگەرێکن کە شناختە شدن سابقەی تەبەهکاری و کڵاهبەرداری و کۆمەک بە جمهوری ئیسلامی و دژایەتی لەگەڵ خەڵک و مبارزات خەڵکیان هەیە جز و سەرمایەداران و کەسگەرێکی فێڵباز و
بإسراء سوجو جزء دائرة فساد جمهوري إسلامي لشاركان ولنا أستاني كردستان أشياء بچاو روشنو برامر بأمانة واشاب كريه وأمانة بيترف كريه أبي هرشيان ديب كريه بلين أولا هدو مرجي كي زور ناس وزور هستيارة خليفة جمهوري إسلامي كوما ككر أو كخليفة بشي لخويشيان حتى فشتيان كده أم گالتەجاری يعني أولا أم وطا خليفة يارمتيان أدن بنزل من وقت أولا كلام 24 ساعة بشاريان خيلسر تلفونيان بوكين إعلامي بكرين بديوارا بوستركانيان بدرنين بلين انتخاباتي شي وشتي شي جمهوري إسلامي أشياء بشي أمانة شيء لطريق قوم وآشنا وأيام هركسي رفيق ودوس وهركسي مناسباتي كي لقبيان هي بنزل من أشياء وعدانيان كابشيمانيان كاتوها رشيان ليبكا بيجي أم كاري وناوي بيك زور بيان كسجري كن طول خلقيان خوار وهل لنا وأم ليستانا وإما يبين قريتي أنا بازم بونو بالرئيسي خلق من أوكي إيوه باسي اتحاد ويقرتوي تانكر على أم كاري بلاتيشي وعمليات أتواني كادي اتحاد ويقرتوي بيت درو أتواني مردم خويا بيكون زيكو كان تجربة كان كشون أشن برو بيري أو كان أو رجاء لا أم انتخابات تاك أخنوا من زوي أكنوا يعني قسمان تنيا تنانت أونيا مردم تنيا تحليمي كانوا لما رودانيشن بو باش هاي كي لجامعك أتوانن من هميشه مع نواز بان كدو أتوانن كارجري تريش كان أتوانن روحوا زي انتخابات يعني تيكبن أتوانن نيلم أتوانن إما بوما أنا لسابق رابوري كردستان سنوق جموكن سنوق بنا برشق نيلم دايبنين تظاهرات كان برانبريان إما يساهيش حكمي كي يقدس بوها مش صادر ناكن بلان أم كان نشد قريكا كأبيب ووتر وفراتر لمسألة تحريم بكريات وأجر قريش يكسر بيجي شون مردم لكردستان يك أجرن شون اتحاديان براوي شون أتوانن هم بسيجان فرادي شون روحية مبارزات يعني شتى سروا بوكوتوكا شون ما مراك نتك أم انتخاباتها وعن هالكسي واخر أموس ويا عوار من كابوري بو انتخابات أبي بيبوتري ببيترس بريتو يتلا أم دولانا خليكي كومك أكيد مستقيم بجمهوري إسلامي كواهر نما أو كجمهوري إسلامي لواني أم دانا كبيلو يكي ترخاص به دايسم دوانزة سياسة جار تاقي كرا وسوا يك خراب تربون جمهوري إسلامي أبي بريت هر أو كخوتان إيجن سربوني جمهوري إسلامي ما قبتواني فرعاني بخاطرنا جامعونا وخط جا بو استحكامي يشيتي خلق بو اشتكي هو باستان كل رابطة اتحادوهم بس تيجي خلقها بنظر إيمان شون هاتنا يعني عملي برامبر بعد انتخاباتها أتواني كوميكي كيزور بهاو بستجيو بعد برنين روحية خلقها. سپاس هاورێ هومایون هاورێ سعید یەگانە هەر هەمان پرسیارم لە تۆ هەیە بەرامبەر بۆی کە چکردن لەم شەرایط هەیە و هەروەها هەروەکو ئەزانی کە ئیمامانی جمعە و خەڵکانی مشەخۆر کە نانیان هەمیشە لە گرێوی جمهوری ئیسلامی بووە و مزدور بوون لەم شەرایطە خەریکی ئاخرین تەقەلاکانی خۆیانن کە بەڵکو خەڵک قانع بکەن. ئێوە قسەتان چییە بۆ ئەوانەش بۆ خەڵکی بێت چۆن بەرامبەریان هەڵوێست بگرێت؟ فەرموو. میکەکەو بەسراوە هاورە سای میکەکەت ئەکەمونە عفو باش هاورە سعید وەختی تۆ شای فەزای سیاسی جامعە ئێرانەکەی لاقل لەم دۆرە انتخاباتە ئەو شتەکە ئێمە شاهد بووگین إحساس إنسان وصي أو اشتكى إما مشاهدة كان نوعي كمردم قسيان يل انتخابات الشركة كان مردم منزول من الوارفقانيش باسيان كر باش أكثرية مردم كريكار وزحمة كير ومردم باش مينات كواقعا خيري كان لم رجينا نديجة جزء رنج ومشقة وبدبختي قريك يعني نتنيا إنجار مسألة انتخابات وانفذ انتخاباتية بوجا إمكاني بوجا أبزاري بوجا اشتكى بيجن برجينا توما قريكنيا يعني بحق مناقبة سماك كانت يعني على انتخابات الشركتنا كان يا بقول بعض كان يجن ري بري انتخابات بانتخابات بلكو إما خانوا وين كان رجيم مفشت يعني قالكم بيجم نفرته اعتراض لو جامعة هل أقليت زور وسيعة وهل لقزشتو لأقل سيشوار سال أخيرا إما بارها شهر قد الانفجار الاجتماعي بوجي لنتيجة بنظر منيش أم خدي أم فزا خدي أم شرائطة أم مسألة انتخاباتها أبيت مويد بإمكاني بأمر نفرت الرق وتوري خوان عليهم رجيم الدد ببرن ونشان بدن بالرجيم بهرشي وكبوي يعني كرجي هو إشارة من تكرت خود إشارة بكرت لا أقل لا أم ما ولا كان شارة مدم تربونيان بالجزاك فربا أشكرا عليه الرجيم عليها مو جناح كان رجيم عليه الرئيسي قسيان كرجا
کە ئێوە گشتان جەنایەتکارن کە ئێوە نەفعێکتان بۆ ئەم مردم نییە نەخۆتان تۆ ڕژیمەکەتان فقط دەردیسەر و بەدبەختی بۆ ئەم مردمە بووگە لە نەتیجە تا ئەوجیگە بۆ بەم مردمە ئەگەڕێتەوە و بووگە بە قەول معروف کابوسی بۆ خامنەی و بۆ کولی ڕژیم کە مردم ناشنە پای سندوق انتخابات لە نەتیجە فرجەیە کە بۆ ئەم مردمە بە نەزەر من لەم شرایطە نیشان بن بە ڕژیمە کە نەتەنیا انتخابات بەڵکو هیچ شتێک ئەم ڕژیمیانە قبول نییە هیچ کام لە جەناحەکە لەم ڕژیمیانە قبول نییە هەموو بە یەکەوە ئەلعانیشە تۆ تەلاشەکەن هەر لە چوزانم جەیانگەل قەومی سنی جەناحەکان مختلف ڕژیم هەم لە کوردستانە هەم لە خارج کوردستانە بالاخره بە دلیلەوەی کە ئەمانە منفعەتیان بە جمهوری ئیسلامی و گرێدریە و ئەگەر جمهوری ئیسلامی سەرنگوم چێت و نەمێنێ منافع ئەمانەشێت چژێر با ئەکەفێتە خەتەر سەوزیشی جوابگو بن چ سنی و چ شیعەکەیان لە بەرامبەر مردمە و لە بەرامبەر کرێکار و زەحمەتکێش و ئەکسریت ئەو جامعە لەجێ تۆ تەلاشیانەوەسا لە هەموو ئەبزار و لە هەمکانە استفادەکەن بە نەزەرمە قسەی ئەخیر خامنەیش دقیقەنەوە بوو کە بەڵکو بە جۆرێک مردم پێدەن باید مێست انتخابات ئابڕی بۆ خۆیان کەسب بکەن ئابڕی بۆ خۆیان چموکەنەوە بۆ بە ئیسڵاح مەشروعیەتی بدەن بە خۆیان لە نتیجە بە نەزەر من هەروە کە هاوڕێ هومایون باسی کرد فرجەیەکە بۆ ئەوەی کە مردم نە ئەوەی کە لە انتخابات شرکت نەکەن بەڵکو بە هەموو شێوەیەک بە هەر ئەبزارێک بە هەر ئیمکانێک کە لە اختیاریان ڕق و تووڕەی خۆیان ئەلێ ئەم ڕژیمە دەرببڕن لە شوێنێکە مەسەن هەر لە ماوە وارە شاید وگین لە مەریوان و لە یەک دوو شۆنترا مەسەن بنەر ئەوانێکە کاندید بوون بۆ شوارەی شارۆچە دڕانی گیان ئاوردی گیانە خوارەوە ئەتوانن تا لەم دوو سە ڕۆژە تا انتخابات دوو ڕۆژە کە ماوە بە نەزەر من ئێدامە بدەن بە نوع فعالیت گەلا بە نوع تحرکاتە و تەلاشکن هەر چی فرەتر فەزا لە واقعە فەزا سەنگین کەن لەسەر جمهوری ئیسلامی و کەسانگەری کە لە انتخاباتە کەریان شرکت کەن و هەر لێرەوە لازمە منیش باسەوە بکەم ئەو کەسانگەلە کە ئیمڕۆ بە هەر دلیلێک کاندیدەون لە شۆڕەی شارە یا بە هەر دلیلێ شرکتەکەن لە انتخاباتە ئەو بزان بە معنای تایید جەنایەت ئەم ڕژیمەسە بۆ معناسەکە تایید دەکەن ڕژیم دۆرێتر انتخابات بەرگوزار کات دوارە دەوڵەتی تشکیل وە دوارە فەقر و بەدبەختی و سەرکوب و اختناق و ئەعدام و جامعە حاکمکە ئەمانە کەسانگەری بە هەر دلیلی بە هەر بەهانەیەک شرکتەکەن لەم انتخاباتە بە نەزەر من شەریک جرم جەنایەت جمهوری ئیسلامی لە نەتیجە ئێمە داواکەین زمنەوەی کە ئەمانە بچێشنە دواوە خۆیان شەریک ئەم جەنایەتە نزانن بەڵکو داواکەین لە مردم هەرچی فرەتر فەزای انتخاباتی سەر جمهوری ئیسلامی سەنگینکردن و ئیجازە نەدەن کە جمهوری ئیسلامی بەڕێوەبردن. سپاس هاوڕێ یەگانە هاوڕێ مەلەکە دێمە لای ئێوە وەکو ئەوەی کە ژنان یا لاوان دانشجوان کرێکاران هەموو کەسانێک کە دژ بە نظامی جمهوری ئیسلامین چۆن نەتوانن و چی میکانیزمایەکەیە بۆ ئەوەی کە لە جامعەیە بەدەستیەوە بگرن بۆ ڕێکخراوبوون بۆ دژایەتی لەگەڵ مەسحەکە انتخاباتی یا گالتەجاریە و وابێت چی بکەن باشە چۆن نەتوانن لەم فرسەتە استفاده بکەن بۆ یەکانگیرکردنی هێزەکانی خۆیان و ڕێکخراوبوونی زیاتر. من فکرەکەم و مردم تەجارب فرێیانس بە تایبەت لە کورسانە توا شارەکان کورسانە ڕۆژی دوای ئەوە کە ئێمام جومعەی مەریوان چەند ساڵ لەمەوبەر ئێعلامی کردوتی دووچەرخە سواری بۆ ژنان مەمنوعە ژنان بەپور بە دووچەرخە هاتن ناو خیابان لە فرێ لە شارەکان ترە نیشانەهایەک لە مخالفەت تەک قوانین ضد ژنە لە جمهوری ئیسلامیە لە تەک قوانین جەنایەتکارانەی جمهوری ئیسلامیە سابقەی هەست بە تۆر واقعی سابقەی هەست و بە تۆر واقعی مردم لە مەقاتع مختلفە عليه جمهوری ئیسلامی عليه قوانینی عليه زورگویی عليه فەقر و فەلاکەتی کە لەو جامعە هەست هاتنە دەرەوە 42 ساڵ لەمەوبەر مردم هاتنە دەرەوە 5 ساڵ 3 ساڵ 4 ساڵ دوای ئەو 42 ساڵە هاتنە دەرەوە و عليه توا و سیستمێکە تەلاشی ئیجاد خەفەقان تەلاشی سەپاندن خەفەقان بەسەر خەڵکا بوو حرەکەتیان کردگە تعڕۆزیان کردگە بەتایبەت ژنان ئەوەڵین هەدەف جمهوری ئیسلامی لە مبارزەتێک ژنانە زمانێک کە هاتە سەرکار 6-7 مانگ دوایەوە بوو کە هاتە سەرکار یا حتا کەمتر بۆ سەرکوبیان اقدامی کرد و حجابی ئیجباری کرد و حجاب ئیسلامی کردش سەر مناڵ 9 ساڵە
لێنە و مبارزە دەستی پێکردا ئەگەر ئەم مبارزە نەبوایە ئەگەر ئەم ئستقامەت و مقاومەت و وێسانەوە نەبوایە تا ئیسە چهرەی هیچ ژنی لە خیابانگەل شارگەل جمهوری ئیسلامیە لە کورسانی و تا تارانی و تا ئیسفهان و تا بەندەر عەباسی نەتەتانی ببینی وەلی مقاومەتم ژنگەلە مقاومەت ئینسانهایەک گەرەکیان نەبوو ژێر بار ئەم حەقارەت و فرودەسیە بڕۆن مەکانێکی فراهم کرد وەزعیەتێکی فراهم کرد شرایەتێکی ئیجاد کرد کە ژنان خۆیان بەسەر ئەم قەوانینە بسەلمنن و بێسن و لە حەق خۆیان لە حەق زیینک بووینیان لە حەق کارکردنیان لە حەق تەحسیڵاتیان لە حەق دارابووین سایەک لە جامعە بەرخوردار بن من وازانم هەر ئەم تەجروبە ئەتوانێ ئیسا کارگەر بێ و بتوانن استفادەی لێ بکەن لە بیرمان نەچووگەسەوە ئابان لە بیرمان نەچووگەسەوە دەیمان لە بیرمان نەچووگەسەوە ئیعترازاتێکە 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر لە جامعە شکلی گرت و کارێکی کرد بە جمهوری ئیسلامی کە ئیمڕۆ لە موقعیەتا قرار بگرێ لەم شرایەتە بە شدت ضعیف و بە ئیصطلاح لەم موقعیەتا قرار بگرێ کە ئیسە هەست دەیشە ئەمانە مردم بێ تەجروبە نین ئەمانە تەجاربێکە کە مردم هەستیان و منیش هەروەک هاوڕێیان سعید و هاوڕێ هومایون بیرەکەمەوە کە تەنها تەحریم یا تەنها نەچوین پای سنۆقڕەی کافی نییە ئەمە فقط حرەکەتێکە حرەکەت بعدی ئیعلام ئینزجارە لە مۆزعیەتە حملەکردن بە سنۆقل ڕایە لە جێگەیەکە کە ئیمکان پەزیرە من چەندین فیلم دی لە خیابانگەل مەریوان کە مردم جوانگەل مەریوان ڕژیا بوون و بەنرگەل انتخاباتیان ئەکێشا خوارەوە یا لە جێگەلترا ظاهرەن بە ستاد انتخاباتی ڕئیسی حملە کریاگە ئاگری تێبەردریاگە تووە ئەمانە دەستاوەردهایەکە کە ئەتوانی لە ڕۆژ انتخاباتیشە صادق بێ بە نەزەر من ممکن لە هەرچی جێگامە ئیمکان پەزیر نەوێ قەتعا واسا بەلاخەرە انتخاب لە جێگەیەکە کە فکرەکەیتەوە ممکنە ئیتر فقط ئەوە نیە نەچیتە پای سنوقڕایەکە وەختی ممکنە ئەتوانی کارێک گەورەتریش بکەیت جوان ئەو جامعە نەتوانێت لە جمهوری ئیسلامیە زندگیەکی شایستەی ئینسان ئیمڕۆژی بێ ئەو وەختەوە جەنگ و جوان یانگەرەک و لە جبهە بێنە کوشت ئەو وەختەوە فەقر و بێکاریە جوان هەست تەحسیڵاتەکە وەلێ کاری نییە ئیسە ئێژن 500 ملیۆنی ئەین یعنی ئەمە نەهایەت و وقاحەت و بێشەرمی و پەستیە کە کەسێک نانی نییە بیخوات ئێژن پێ 500 ملیۆنیت پێم بۆیە ئیزدواجکەی لەکوێ نادانیشێ ماڵەکەی کامەسە زندگی باقی زندگیەکەی کامەسە سەراسەر زندگی بە وامێ وعدەیی قرار بڕێتە بەرەو ئەمانە من وا ئەزانم لە شارگەل کورسانە بەتایبەت لە سنا مەریوان سەقز ئەم شارگەلا ئیمکان پەزیرە کە بڕیتە پای ئەوە کە تەعەڕوسکەی بە حوزەگەل انتخاباتی نەفقەت ڕێینەی بەڵکو تەعەڕوسکەی بە حوزەگەل انتخاباتی ئەمە ممکنە ئەمە بۆ جامعەیەک کە وەرەس بووگە لەم سیستما و بۆ سیستمێکی ئیسا هەڵە زەعیفترین حاڵەت و موقعیت خۆیە ئەمە ممکنە ئەمە ئیمکان پەزیرە هەر کەسێک باید فقط بە یەک ئشارەکەم بۆخشن ممکنە وەختەکەش فرە نەوێ وەلێ ژنێک لە شۆرای شارە لە مەهابادا کاندید بووگە ئەکسێکی خسکە بە چۆخۆڕانێک پیاگانەوە و جامانێکێکی بەسکەسە سەری یعنی ژنێکە لە جنسیەت خۆی شەرمی هەست و بە لەباس پیاگانە و خۆی بە جامعە معرفی ئەکا ئەمە قرارە گویا بچێتە شۆرای شار و مدافع حقوق شەهروەندان بێ کە 50% ژنانن واقعا ڕێیدانی بەم موجودە ڕەواز واقعا ئەشێ بچیتە پای سنوقێ ڕێی بێ بە ئەم موجودە کە بینیرتە شۆرای شار ئەمە جز ئەوەی بیتە ناو دەمیاوە بێژی پێی حەقت و هیچ کوێنێک نییە خەفە بە تەک جمهوری ئیسلامیە هیچ شتێتر دەرمانی ناکات ئەمە کامڵەن ئیمکان پەزیرە لە شارگەل کورسانە زۆر سپاس هاوڕێ مەلەکە بە نوکتەیەکی زۆر جالب ئیشارەت کرد ئێمە چەند دەقە وەختمانەیە هەر نەفەری 1 دەقیقە ئەگەر پێتان وایە شتێک هەیە و نەوتراوە و حەزەکەن بەیانی بکەن فەرمون مایکەکە لە اختیارتانەیە هاوڕێ هومایون لە تۆ دەست پێکەم دوبارە میکرۆفۆنەکەتان من هەر لێرەوە داواکەم لە خەڵکی کوردستان لە 24 سەعات ئایندا بە تەلێفۆن بە هەر وەسیلەیە کە بۆیان نەکرێت
ئەگەر کەسوکاریان هەیە ئەگەر ڕفێقیان هەیە ئەگەر هاوکەیان هەیە هاوسازیان هەیە لە تەواو شارەکانی کوردستان بۆ تەنانەت دەرەوەی کوردستان ئەگەر وازانە کەسێک بێتەوە هەموو ڕایڕاییە ساقیکەنەوە کە لەم گاڵتەجارە شرکت نەکات لەناو جوانانە بەرنامە بڕژن بۆ ئەوە کە لە شرکت نەکردن کاری واوەتر بکەن و کاری فرەتر بکەن ئەمە لایەکەوە ئەگەر ئەم انتخاباتە کە سووت و کور ئەبێ حتمەن ئەخبارەکەی بگەێن پێمان ئەخبارەکەی حەل لە سەعاتەکانی ئەوڕە حتمەن بیگەین لە دەستمان ئێوە شێ بزانن ئیتر ئیستدلالی گەرەک ناوێت بۆ جمهوری ئیسلامی لەسەر جەنایەتی 42 ساڵ قسەمان کردووە هەر ئەم 2-3 ڕۆژە 24 خۆرداد ساڵگەردی ئەعدامی 24 جوان لە کرماشان نابوون ئەوانەی وا عمریان هەلەدین ئێمە حتا جوانتر لە ئێمەش لە بیریانە چەند هەفتە لەمەوە بەر 59 نەفەر ساڵگەردی بوو لە مەهابادا کە ئەعدام کران و تەواوی شاریکیان بردە ماتەم و بە ئیسڵاح تەعزیەوە تەنیا ئەمانە نییە خەڵک کارگەیەوەسە ئوستخانیان زندگیان نەماوە ئەو وەزعێتی ژنانەوە باسیەکەین و هەموو کەس ئەزانێ لە نەتیجا بانەوازی ئێمە ئەوەیە کە تکاتان لێ ئەەکەین مەچن هیچ تەنیا بۆ ڕێی بەڵکە فعال بن بۆ ئەوە کە ئەگەر کەسێک دەروە هاوسا و کەسوکارتان و ڕەفێق و هەر شتێک وا ئێوە خۆتان شتی پێوە بن لە ئەم 24 سەعاتە نەیەوەن نەتەنیا مێڵم چن بۆ ئەوێ بەڵکە دەفکری ئەوە بن کە لەوە زیاتر ئەم گاڵتەجارە جمهوری ئیسلامی ڕسوا بکەن. سپاس دەکەم هاوڕێستا یەگانە مایک لە اختیاری ئێوەیە و فەرموون. بەڵێ منیش قسەم ئەوەسا بە مردم جامعەی کوردستانە ئەو بزانن کە نەکەفتنەشون ئەوان فەریبی خامنەئی و ناکە ڕژیمە ئەم ڕژیمە ئەو ڕژیمە سەکە دابان مانگە 1970 کوش لە بێمانگە ئەو ڕژیم نەکە فەقر و بەدبەختی و بێچارگی سەر ئەو خەڵکە چ لە کوردستان و چ خارج لە کوردستانە دەستمانگە ئەمە هەر ئەو ڕژیمەسە سۆزیش انتخابات بەرگزارە بێ ڕێز جمهوریش انتخابەیە دەوڵەتێکی دووارە تێتە سەرکار هەر ئەم وەزە ئیدامە پێیاوێ لە نەتیجا ئێمە داوامان لە خەڵکە وەسە لە کرێکار و زەحمەت کێش لە جوانان لە ژنان خۆ تەبیعیە زمنەوەی کە فراخانمانەوەسەکە لە انتخاباتە شرکت نەکەن بەڵکو بە هەر شێوەیەک ممکنە بۆیان هەروەکە لە قسەکان پێشویشە بازم کرد ئەم فەزای انتخاباتیە سەنگینکەن لەسەر جمهوری ئیسلامی شێوەیان بەرحاڵ تەلاشکەن ئەم انتخاباتە بە شکەستا بکێشن والنتیجەی ئەم انتخاباتە بێت ئەوە باعثەوە کە جمهوری ئیسلامی هەرچی فتر زەعیفتر بێتە دەرەوە بۆ تقابڵگەر و بۆ مبارزە لە ئایندا دوای انتخابات. زۆر سپاس. باز بۆ تۆ هاوڕێسایی و هاوڕێ مەلەکە فەرموو میکرۆفۆن لە اختیاریەوەیە. ممنون هاوڕێسایی من فقط بە یەک نوکتە ئیشارە ئەکەم جامعەی کوردستان جامعەیەکی تەبەقاتیە طبقەیەکی دارا و ثروەتمەند کە مەنافعی گرەی خواردگە بە جمهوری ئیسلامی و حضور و وجود جمهوری ئیسلامی و طبقەی کە هیچ منفعەتێکی لە حضور و وجود منحوس جمهوری ئیسلامیان نیە من داواکەم لە تۆ بنیامگەل محروم جامعە لە بنیامگەل زەحمەتکێش جامعە لە طبقەی کارگەر لە جامعەی کوردستانە لە ئینسانگەلێکی 6 مانگ خۆکیان نەگرگەل لە ژنانێکی تحت شەدیدترین سەرکوبگەر قەراریان گرگا منفعت خۆیان بە منفعت طبقات دارا و جمهوری ئیسلامی گرێنان و لە ئەم انتخاباتان نەتەنها شرکت نەکەن بەڵکو بە شەدیدترین وەج مواجه بن دەکیا. مەمنون. سپاس بۆ تۆ هاوڕێ مەلەکە و هەروە بۆ هاوڕێیان هومایون و یەگانە هیوادارم کە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم قسانەیان گوێگرتوێەوە لە سبەینێەوە دەست پێ بکەن کە فەزا بە جمهوری ئیسلامی و کاندیدا سەرشۆڕەکانیان تەمکەن و فەزایکی ئەترازی لە کوردستانە ڕێبکەوێت کە انتخابات بێ انتخابات لە جمهوری ئیسلامی لە شارەکانی کوردستان و هەروە شارەکانی تر لە ئێرانە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوە ئەمە حکمی خەڵکی ئێرانە. سپاس بۆ بەشداریتان لە بەرنامە و هەروەها بۆ ئەوەی کە گوێگریان بەرنامە بوون هەتا ئێستا کاتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەین.